ئەمە ئەو بۆمبە بچووکانن کە سەد وڵاتی دنیا قەدەغیان کردووە کە بە شێوەیەکی هەرەمەکی خەڵکە کوژێت لە کاتێکدا ئۆکرانیا لە هێرشەکانی بەرپەرچدانەوەی رووسیادا چەک و تەقەمەنیە تەواوبووندایە. لە بەرنامەی ئەم هەفتەیەی کەناڵی ABC-دا وتەبێژی ئاسایشی نیشتیمانی کۆشکی سپیڕاگەیان ئەمریکا ڕەزامەندی دەربڕیوە هەندێک لەو گولە تۆپە هێشویانە بداتە ئۆکرانیا. ئەم جۆرە بۆمبە هێشویانە دەنێرین تا یارمەتی دەربن بۆ کەمکردنەوەی ئەو بۆشایی کە هەیە لە کاتێکدا بەرەمێنانی 155 تۆپخانی ئاسایی خێراتر دەکەین. لە لای خۆشی و حکومەتی رووسیا کە خۆشی تۆمەتبارکراوە بەکارهێنانی ئەو جۆرە بۆمبە هێشویانە لە شارەکانی ئۆکرانیادا ئەم هەنگاوە سەرکۆناکە. داخۆچیکەرانی مافەکانی مرۆڤیش ئاماژیان بە مەترسی ئەو جۆرە بۆمبە کردووە کە کاریگەری خراپی بۆ سەرخەڵکی سیڤیل دەبێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش لە دیموکراتەکان لە کەناڵی CNN-ەوە هەمان نیگەرانی دەربڕی. لە هەموو کاتێکدا وانییە کە دەست بەجێ بتەقێتەوە دەکرێت منداڵان پێی پێدا بنێن ئەمەش ئەم سنوورەیە نابێت بیبەزێنین. سەرۆکی ئۆکرانیا لە چاوپێکەوتێکیدا لەگەڵ کەناڵی ABC جارێکی دی ئاماژەی بە گرنگی پشتیوانی نێودەوڵەتی کردەوە بۆ نردنی کۆمەکی سەربازی جۆرا و جۆر. فڕۆکەی زەنجی F-16 بێت یان هەر کەرەستەیەکی سەربازی دیکە پێویستمانە ئەو دەرفەتەمان بۆ دەڕەخسێنێت خێراتر بجوڵێن بۆ ڕزگارکردنی ژیانی خەڵکەکەمان و مانەوەمان لەسەر خاکەکەمان. سەرۆکی ئۆکرانیا ئەوەشی وت کە دەخوازە گرنگی ئاسایشی ڕوون لە ئەندامانی ناتۆ وەربگرێت کە بڕیارە لە لیتوانیا کۆ ببنەوە. بەڵام قسەکانی سەرۆکی ئەمریکا جو بایدن لە کەناڵی CNN ئاستی ئەو چاوەڕوانی ئۆکرانیای کەمتر کردەوە کە بەم زوانە بتوانێت پەیوەست بکرێت بە هاوپەیمانێتی ناتۆوە. پێم وانیە ئێستا لە ناوڕاستی ئەم شەڕەدا کۆدەنگیەک لە نێو ناتۆدا هەبێت لەسەر ئەوەی ئایا ئۆکرانیا بهێنرێتە نێو خێزانی ناتۆوە. بوون بە ئەندام پرۆسەیەکە کاتی زۆری دەوێت دەبێ هەموو پرۆسانە جێبەجێ بکەیت هەر لە دیموکراسی بوونەوە تا دەگات تا زۆر برسی دیکە. ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە کۆماریەکانیش بۆ چوونەکەی هاوشێوە بوو کاتێک لە CNN-ەوە دەرکەوت. ئەوان خواستی خۆیان بۆ شەڕکردن نیشاندا خواستیان بۆ ئازادی و دیموکراسی و دژی سەرکوتکردن و لەناوبردن لەو باوەڕدام ئەوەی کە بەدەستیانێناوە پێویستە بخرێتە سەر ڕێڕەوێکی ڕاست نەک بە خێرایی بکرێتە ئەندامی ناتۆ. چاوەڕوان دەکرێت لە میانی لووتکەی هاوپەیمانانی ناتۆدا مشتومڕ لەسەر چۆنتی نزیکردنەوەی کیف بۆ بوون بە ئەندامی ناتۆ بکرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ڤۆرۆنیکا بالدێراس VOA نیوز.